جاران دەنگێک هەبوو لە هەرێمی کوردستان دەیگوت ئاوی بەنداوەکان بگرنەوە کەچی خەریکە لەسەر ئەو ڕێژە ئاوەی کە ئێستا لە بەنداوەکانەوە بەردەدرێتەوە سکاڵە لەسەر هەرێمی کوردستان تۆمار دەکرێت. سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ئەنجومەنی نوێرانی عێراق سکاڵایەکی بردووەتە بەردەم سەرۆک وەزیران و داوای کردووە بەڕێوەبەری بەنداوی دوکان لە پۆستەکەی لا بردرێت بیانوەخەشی ئەوە بووە کە ئاوی کەم بۆ خواروی بەنداوەکە بەردەداتەوە. هەر ئەمڕۆ ئەندامێکی کوردی ئەو لیژنەیە چووەتە بەنداوەکە پشگیری خۆی بۆ بەڕێوەبەری بەنداوەکە دەربڕیوە پشگیری لیژنەکەشی بۆ دەربڕیەوە و توێتی کاوە ئیشی سەرۆکی لیژنەکە وە ئیشی لیژنەکەش نییە بۆ ئەوەی سکاڵات لێ بکا و دوورت بخاتەوە لەسەر ئەو ئیشە لەبەرەوەی ئاوی پێویست بەردەدرێتەوە بەنداوەکە لە کاتەدا قەیرانی وشکە ساڵیش هەیە. ئێمە بە دۆراچوونمان کردووە لە ئێستادا بەهۆی کەمبارانی و ئەو قەیرانی وشکە ساڵی کە ڕووی لە عێراق و هەرێمی کوردستان کردووە بەنداوی دوکان سەرڕای ئەوەی کە دەتوانێت 7 ملیار مەتر سێجا ئاو گل بداتەوە بەڵام کەمتر لە 2 ملیار مەتر سێجا ئاوی تدایە لە هەمان کاتدا لە ئێستادا لە هەر چرکەیەکدا 40 مەتر سێجا ئاو دەچێتە ناو بەنداوەکە لە کاتێکدا ئەو ئاوەی کە لە بەنداوەکەەوە بەردەدرێتەوە بۆ خواروی بەنداوەکە کە تا تکریت دەڕوات 6 مەتر سێجایە لە چرکەیەکدا واتە 15 بۆ 20 مەتر زیاتر لەو ڕێژەی کە دێتە ناو بەنداوەکە بەردەدرێتەوە.